الحمد لله رب العالمين حمدا يوافي نعمه ويكافئ مزيده. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. اللهم فصل وسلم وزد وبارك على منبع الأنوار سيدنا محمد الحبيب المختار وآله الأبرار وصحابة الأخيار، صلاة تحفظنا بها من شر الأشرار ومن كيد الفجار ومن فتن الليل والنهار. إيمان داران ومسلمانان ئازیز و خۆشەویست، سەلامی خوای گەورەتان لەسەر بێ. خوای تەبارەک وتەعالا لەم کەون و کائیناتە کۆمەڵێ سونەن و سونەتی خۆی هەیە، هیچ کاتێک گۆڕانکاری بەسەرا نایە. ئەو سونەتە خەلقیانەی پەروەردگار ئەوەی خەلقی کردووە و دروستی کردووە لە ئەرز و ئاسمان و کەون و کائینات، لە شەو لە ڕۆژ، لە وەرزەکان، لە هاوین و زستان، لە پاییز و لە بەهار، لە هەموو هەسارەکانی ئازمان، لە بەحر و لە دەریا و لە چەم و چیا و دۆڵەکان، لە شینایی و سەوزایی، لە ئینسان و مەخلوقات و فریشتەکان و هەموو عالەمەکان کە دروستی کردووە، ئەمانە سونەنی کەونی پەروەردگارن. لەگەڵ ئەوەشا کۆمەڵە سونەنی تری هەیە کەوتە جوانەکانێتی و فەرمایشتە جوانەکانێتی هیچ کاتێک گۆڕانکاری بەسەرا نایە، ویستی چۆنە هەروایە، فەعال لما یوریدە. خۆی ئەفەرمێت سنة الله في الذين خلوا من قبل ولن تجد لسنة الله تبديلا. بەڕاستی مەخلوقاتی خوا چۆن دروست بووە، خوا چۆن دروستی کردو و خەڵقی کردووە هەروایە. هیچ کاتێک کەون و کائینات بەبێ ئیزنی پەروەردگار، بەبێ ئیجازەی ئەو گۆڕانکاری بەسەرا نایە. و هەر گۆڕانکارێکی دروست بێ لەم کەون و کائیناتە ئەوە سونەتی خوایە و خوا خۆی بەسەرایەنێتی بۆ ئەوەی کەوا خەڵکی بیرکەنەوە، بە خۆیانە بچنەوە و خۆیان ئامادەکەن بۆ حوزوری پەروەردگار، بۆ حیساب و بۆ کتاب و بۆ میزان، بۆ وەڵام و جوابدانەوەی ڕۆژی پەسڵان و قیامەت. سنة الله التي قد خلت من قبل ولن تجد لسنة الله تبديلا. عبرة وەرگرتن، دەرس وەرگرتن لە گۆڕانکاریەکانی کەش و هەوا، لە بینینی ئەرز و ئاسمان، لە بینینی ئەو هەموو دیمەنەی کەوا بە چاوی خۆمان ئەیبینین، لە نەفسی خۆمان، لە ناخی خۆمان، لە چوار دەوری خۆمانە، بۆ ئەوەیەکەوە ئێمە دەرز وەرگرین. يقلب الله الليل والنهار إن في ذلك لعبرة لأولي الأبصار. ئەم گۆڕانی شەو و ڕۆژە بۆ ئەوەیەکەوە ئەوانەی خاوەنی قەلب و دڵێکی پڕ لە ئیمان و پڕ لە زکرن، بەڕاستی بە چاوی بەسیرەتەوە تێی بڕوانن نیشانە و دەسەڵات و گەورەی خوا ببینن، چ لە خۆیانە و لە غەیری خۆیانە. وفي أنفسكم أفلا تبصرون إن في ذلك لعبرة لمن يخشى. ئەمە بەڕاستی عیبرەت و دەرسە بۆ ئەوانەی کەوا لە خوا ترسن و دڵیان پڕ لە ئیمانە. ئازیزان و خۆشەویستان، خوا فەرمێت ئەوەلەم یەسیروا فی الأرض فينظروا كيف كان عاقبة الذين من قبلهم كانوا أشد منهم قوة وأثاروا الأرض وعمروها أكثر مما عمروها وجاءتهم رسلهم بالبينات فما كان الله ليظلمهم ولكن كانوا أنفسهم يظلمون. گەشت و گزارمان، بینینمان، دەرچوونمان بۆ ئەوەیەکەوە ئێمە بڕوانین و تێبڕوانین، تێفکرین. ئینسانی عاقڵ و زەوی الئەلباب هەمیشە و دائیم تێفکرێ لە دەسەڵاتی پەروەردگار و خوا بۆچی دروستی کردووە و داوای چی لێ ئەکات. دەسەڵات و نیشانەی گەورەی خوا لە خۆت و کەون و کائیناتە زۆرە. یەکێک لەو سونەنە کەونیانە و دەسەڵاتانەی پەروەردگار کە فەرمانی خۆیەتی و هیچ کاتێک گۆڕانکاری بەسەران نایە جگە لە بینینی ئەرز و ئاسمان
ئەو وتەیکەوە مایەی دڵخۆشکردنی هەموو لایەکمانە، بە تایبەت ئەو مرۆڤانەی کەوا ئەو ئینسانانەی کەوا خەریکە نائومێد ئەبن لە ژیان، بەڵام کاتێک کە ئەو ئاەتە قورئانی ئەخوێنینەوە بەڕاستی ئومێد دەگەڕێنێتەوە بۆ ژیان. ئەو ژیانەی کەوا لای هەندێک کە نەخۆشە و ناڕەحەتە، سجنە و گیراوە، لای هەندێکەوە مەشاکیلی هەیە، لای هەندێک فەقیر و هەژار و داماو کە بەڕاستی هیچ دەرەتانێکی نییە و بە عەقڵی خۆی هەموو دەرگاکانی لێداخراوە، بەڵام کاتێک ئەو فەرمایشتەی خوا دەخوێنیتەوە یا دەخوێنێتەوە ئەبێت هیوای بۆ بگەڕێتەوە، چونکە ئەمەش سونەنێکی کەونیە و هەروەها ئايات و بەڵگەیەکە لەسەر دەسەڵاتی پەروەردگار. ئەویش ئەوەیە ئازیزان و خۆشەویستان، هەرخوا لە قورئانە ئەفەرمێت چۆن پێمان ئەفەرمێت بگەڕێن سیرکەن تێڕوان تێفکرن، ئاگاتان لەوە بێکە ئەمە هەمووی دەسەڵاتی پەروەردگارە. پێشمان ئەفەرمێت ئێوە کە ناڕەحەتە بن بێتاقەتە بن مەویست مەبن، ژیان پڕ لە هیوایە، ئێوە خاوەنی پەروەردگارن، خالقێکتانێ ذاتی ئەڵڵا ئەو دروستی کردوون لە نەبوونەوە و هەر ئەویشە شیفا ئەنێرێ و دەرگای خێرتان لێ ئەکاتەوە لە دەرەتان و ناڕەحەتی و زوڵم و ستەم و خیانەت و هەروەها لە دەردەداری و نەخۆشی ڕزگارتانەکە. ئەفەرمێت ئەمە یوجیب المضطر إذا دعاه ويكشف السوء. خوا ئەفەرمێت ئایا کێ هەیە لە ئێوە بەڕاستی مضطر بێ ناڕەحەت بێ، ئێوە خوایەکتان هەیە وەڵامی ئێوەی ناڕەحەت ئەداتەوە کاتێکەوە بانگی لێکەن ادعوني استجب لكم، داوا بکەن، بانگ بکەن، هاوار بکەن، بلاڵێنەوە بپاڕێنەوە. خوای تەبارەک و تەعالا ئەفەرمێت هەرچی ناڕەحەتی و بێتاقەتیە لەسەرتان ناچێت. کێ هەیە لەسەر ئێوەی مضطر و ناڕەحەت و بێتاقەت و غەمبار و قەرزار و نەخۆش بێبەهاناتانەوە جگە لە ذاتی ئەڵڵا نەبێ؟ کێ هەیە ناڕەحەتێکاتان لەسەر لابا جگە لە ذاتی ئەڵڵا نەبێ؟ أليس الله بكاف عبده؟ بلى إن الله قادر على كل شيء، إن الله شافي، إن الله كافي. خوا كافية، خوا شافية، خوا هاوکار و یارمەتی دەر و فریاد ڕەسە. ئازیزان و خۆشەویستان، ئەوەی خاوەنی خەم و خەفەتە، ئەوەی ناڕەحەتی هەیە بێتاقەتی هەیە، ئەوەی نەخۆشە مەویست نەبێ و نائومێد نەبێ. تەفاعلوا بالخەیری تەزیدوه. ئەمە سنەتی کەونیە، سنەتی حەیاتە. خوا ئەم مەخلوقاتەی وا دروست کردووە، ئەم ژیانەی وا دروست کردووە، ئەمە هەمووی ئیختیبار و تاقیکردنەوەیە. ئەوە تا خۆیشی ئەفەرمێت لە باسی دەسەڵات و قووە و هێزی خۆیە، ئەفەرمێت ئاگادار من هەر منم لە بەڵا و مصیبەت و ناڕەحەتەکان نجاتان ئەدەم. ئەمە سنەتی کەونی پەروەردگارە، بەڵام مەرجەکەی ئەوەیە تۆ غافڵ نەبی لێی، مەرجەکەی ئەوەیە تۆ دەرز وەرگری لە غەیری خۆت. السعيد من اتعظ بغيره. ئازیزان و خۆشەویستان، سێرێکی قورئان بکەین. ئەم قورئانە پیرۆزە قیسە و چیرۆک و فەرمایشتی زۆری تایە کە مایەی دڵخۆشکردنی ئێمەی مضطرە، ئێمەی ناڕەحەتە، ئێمەی خەفەتبارە، ئێمەی نەخۆشە، ئێمەی کەوا منداڵمان نییە، ئێمەی کەوا مەسەلا هەمانە و گیرمان خواردەوە بەدەستیەوە. خوای تەبارەک و تەعالا ئەفەرمێت هیچ بێتاقەت مەبن، ئەمە سنەتی کەونی منە، ئەمە دەسەڵاتی منە، ئێوە داوام لێکەن وەڵامتان ئەدەمەوە. حەزەتی ئەیوب پێغەمبەرێکی خوا بوو، سەلامی خوای گەورەی لەسەر بێ، خوا بەمان باسەکە. 80 ساڵ لە خێر و خۆشییا بوو، لە دەوڵەمەندیا بوو، ئەوەندە سەرۆت و سامانی هەبوو حسابی خۆی نەئەزانی، قەوم و کەسێکی زۆر ئەولادێکی ساڵحی زۆری هەبوو، بەڵام شەیطانی مەلعون بە چاوی حەسادەوە سەیرێ کرد کە فریشتەکان دوعایان بۆ کرد، سڵاواتان لەسەر لێدا. طبعا شەیطان خوا فەرمێت إن الشيطان عدو لكم فاتخذوه عدوا. شەیطان دژمنتانە، ئاگاتان لێبێ، بە دژمنی خۆتان سەیریکەن. نەفس دژمنتانە، ئاگاتان لە نەفستان لێن، فریوتان نەدا. نەفس و شەیطان زۆر مشکیلەیە. حەزەتی ئەیوب
بەو هەموو سەرد و سامانەوە غافڵ نەبوو لەخوا، لە غافلان نەبوو، دڵی بە ئاگا بوو، زاکیر بوو، پێغەمبەری خوا بوو. بۆیە شەیطان کاتێک کە بینی ئەمەیکەوە ئەم ئەیکا هەمووی خوا ستایشێکە و فریشتەکان سڵاواتی لەسەر لێدەن، شەیطان پێی ناخۆش بوو. وتی ئەی خوایە ئەیوب ماڵ و سامانە پێداوە، سەرد و سامانە پێداوە، ئەوە بۆیە ذکری تۆکا و یادی تۆکا لە تۆ غافڵ نییە. ئەگەر لێی سێنیتەوە ئەیوب غافڵە بێ. خوا فەرمی تۆ ئەتەوێت بڵێ چی و داوای چیەکەی، خوا ئەعلەمە نێتی چییە و نێتی خەسی پیسی. ئیجازەم بە با من بڕۆمە گیانی ئەوەی کەوابمەوێ پێی بکەم هەڵی گەڕێنمەوە، بزانم هەڵەگەڕێتەوە. خوای گەورە فەرمی ئەیوب عەبدی منە، هیچ کاتێک بە تۆ ناخەڵەتی و فری و ناخوات. ئەیوب عەبدێکی ڕاساڵی ئێمەیە، بڕۆ چیەکەی بیکە، بەس ناڵم زاڵی بەسەر ڕۆح و بەسەر دڵیا. هات یەکەم جار ماڵ و سامانەکەی سووتان بەسەرێکە، ئەولادەکانی کوشت، کەسی بەدەستە نەما. وتی ئەی خوایە ئەیوب جەستەیەکی ساقی هەیە، بۆیە شکری تۆکە، ئیجازەم بە با فوویەکی پیاکەم، فوویەکی پیسی خۆمان نەخۆشی خەین. ئەو کاتە بەڕاستی ئەیوب لە تۆ هەڵەگەڕێتەوە، دوورەکەوێتەوە لە حەمد و سەنا و ستایشی تۆ. خوا فەرمی چیەکەی بیکە، بەڵام بەسەر قەلب و ڕۆحی ئازاڵ نابی. بەهەرحاڵ فوویەکی پیسی کرد بە ناخی ئەیوبا، بە گیانی حەزی ئەیوبا، سەلامی خوای لەسەر بێ. حەزەتی ئەیوب تووشی نەخۆشینێکیش بوو، دوای 80 ساڵ، 18 ساڵی ڕێک بەم نەخۆشیەوە ئەیناڵان هاواریە کرد. بەڵام ذکری خوا، یادی خوا، نەک ناشکوری، نەک ناسزایی، نەک بڵێ خوا بۆ عەزاب مەدا، خوا بۆ وای لێ کردم. هەر ئەی فەرموو خوایە من عەبدی تۆم، ئەمە هەمووی نیعمەتی تۆیە بەسەر منەوە، 80 ساڵ من لە خێر و خۆشی و نیعمەتا ژیان، ئەبێ ماوەیەکیش بەدەست بەڵاو و ناڕەحەتیەوە سەبر بگرم. حتا خەڵکانێک کە هەر ئومەتی خۆی بوون، یانو ئەیوب چه گوناهێکی کردووە ئەبێ ئاوای بەسەر هاتبێ، تووشی ئەم نەخۆشیە بووە. نەخۆشیەکەی وا بوو حتا خەڵکی دێ و مەنتەقە دەریان کرد، وتیان با مناڵەکانمان تووش نەبن. خێزانەکانی تەنها لەگەڵا ماوە، پارەی بەدەستە نەما، خێزانەکەی ئیشی ماڵانی ئەکرد، ئەچوو لە ماڵانە نانی پیا کرد و هێنا ئەیدا بەدەست بە دەم حەزی ئەیوبەوە لە شوێنێکی زۆر دوورەوە لە کەلاوەیەکە. کاتێکەوە زانیان ئەیوب تووشی نەخۆشینێکی زۆر خراپ بووە، وتیان تۆی ئیترمەیە ئیشمان بۆ مەکە، با ئەو نەخۆشیە نەپەڕێ بۆ مناڵەکانمان بەهۆی تۆوە. خێزانەکەیشیان دەرکرد. ئەمە هەمووی بەڵایە، ناڕەحەتیە، موسیبەتە. بەڵام لەم ناڕەحەتیە، لەم بێتاقەتیە حەزەتی ئەیوب غافڵ نەبوو لەخوا. حتا خێزانەکەیشی ئەوەندە ناڕەحەت بوو، وتی ئەی بۆ داوە لە خوا ناکەی خوا شیفات بە. ئەویشی عاجز کرد، فەرمی دە تۆ مادەم سەبرت نییە تۆش بڕۆ وازم لێ بێنە تا ئەیتر. بۆیە حەزەتی ئەیوب خوا لە قورئانە باسەکە لەبارەیەوە فەرمی ئەیوبە ئیذ نادا رەبەه ئەنی مەسەنیە الضر وأنت أرحم الراحمین. پەروەردگارە ئەیوب فەرمووی، حەزەتی ئەیوب سەلامی خوای لەسەر بێ، فەرمی پەروەردگارە ناڕەحەتی زۆری بۆ هێناوم، بێتاقەتی زۆری بۆ هێناوم، تۆش ئەرحەم الراحمینی. فریام کەوە پەروەردگارە. خوای تبارك وتعالى فاستجبنا له فكشفنا ما به من ضر وآتيناه أهله ومثلهم معهم رحمة من عندنا وذكرى للعابدين. خوا فرميت أيوب داوي كد إيمش ولام من دايوا ولامي أيوب من دايوا بوي هر مضطرك هر نخوشك هر کسی من داڵی نییە، هەر کەسێ بێتاقەتە غافڵ نەبێ لە خوا بەسەر تا هێناوە، بەڵام ئاگادارە تو خاوەنی ئەو خوای ئەو دروستی کردووی، هەر ئەویشە بەڵاو مصیبەت و ناڕەحەتی لەسەر تۆ لا ئەبا. ئازیزان و خۆشەویستان، خوا باسی حەزەتی ئەیوبان بۆ گەم وەڵاممان داوە، جوانمان کردەوە، حتا کە خوا ئەفەرمێت ئەی ئەیوب جبریل ئەنێرێ کە دوو جار قاچدا بە ئەرزا باڵدا بە ئەرزا لەو شوێنە کانیەکی سازگاری ئاوی جوان دەرچوو پێی خۆی پێ بشۆرە لێی بخواتەوە، لێی خواردەوە چاک بووە، جوان بووە، گەنج بووە. خێزانەکەی هاتەوە بۆ لای خۆی نەگرت کە بزانێ مێردەکە چی بەسەر هاتووە. لەو گەنجە پرسێت کە حەزەتی ئەیوبە، لێ ئەپرسێت پیرەژنێکم
پیاوێکی نەخۆشی ئالێران نەبینی کە نەخۆش بوو ناڕەحەت بوو دەعبا و مەعبا نەی خواردبێ ئەوجا فەرمێن لە کێ ئەچوو لە گەنجیە لە من نەچووە فەرمێن با لە تۆ ئەچوو لە گەنجیە ئەفەرمێن دەی خۆیەتی دوعام کرد خوا جەستەی جوانی بۆ گەڕانمەوە خوا ماڵ و مناڵەکەی پێداوە فەرمێت ئێمە جوانیمان بۆ گەڕاندەوە ماڵ و مناڵمان پێداوە ڕەحمەت و سۆز و میهرەبانی ئێمەیە بۆی ئەی نەخۆش هەرگیز مەویست مەبە خوا ئەفەرمێت ئەمەن یوجیب المضطر ئیذا دعاه خوایە وەڵامتان ئەداتەوە کاتێکەوە مضطرن بێتاقەتن حەزەتی یونس کە پێغەمبەرێکی خوا بوو کەوازی لە قەومەکەی هێنا چووە ناو دەریا لە دەریا کەوتە ناو دەریا ماسی قوتی دا و حوت قوتی دا لەو کاتە ناڕەحەتیە داوای لە خوا کرد کاتی ناڕەحەتیە کاتی دوعایە بۆیە دوعا داواکردن خوا فەرمێت ئاياتی کەونی منە سابتە وەڵامی من سابتە إن الله لا يخلف الميعاد وعدی خوا ڕاستە بەس داوا بکە بەس هاوار بکە لە خوا مەویست مەبە غافڵ مەبە خوای تەبارەک وتەعالە وەڵام تەداتەوە وظنوني إذ ذهب مغاضبا فظن أن لن نقدر عليه فنادى في الظلمات أن لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين فاستجبنا له ونجيناه من الغم وكذلك ننجي المؤمنين ئازیزان و خۆشەویستان حەزەتی یونسیش لەناو ئەو دەریا لە تاریکی دەریا لە تاریکی سکی ماسیا لە تاریکە شەوە ڵاڵاوە لە خوا و داوای لە خوا کرد خوا ڕزق